لە یەکێک لە غەزاوەتەکانی بەنی مستەلیق خات و عایشە ڕەزای خوای لێبێ لە منزڵگەیەکدا ملوانکەکەی ون کرد بوو بە دوایدا دەگەڕا. کاروانەکە بەبێ ئاگاداری بەڕێکەوت وایان زانی ناو کەژاوەکەی خۆیەتی. عایشە کێشی سووک بوو وایان دەزانی هەر ناو کەژاوەکەیە. کاتێ خات و عایشە دەگەڕێتەوە دەبینێت کاروانەکە ڕۆیشتووە. ئەویش لە شوێنی خۆی دادەنیشێت چاوەڕێ دەکات کاروانەکە بگەڕێتەوە. سەفوان سەحابەیەکی ڕازگۆ لە دوای بارکردنی لە شکر لە سەربازگە دەماوە بۆ کۆکردنەوەی شتی جێماو. کاتێک کە گەیشتە لای خات و عایشە ناسیەوە کەمە خێزانی پێغەمبەرە صەڵی الله عەلەیه وسەلەم، یەکسەر وشترەکەی بۆ دانا گەڕاندیەوە مەدینە. کاتێک کە گەیشتنەوە مەدینە دیتیان سەفوان و داچی ئیمانداران بەیەکەوان دووڕووەکانی مەدینە تۆمەتی زینایاندا پاڵ. خێزانی پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم ئەم هەواڵە لە مەدینە بڵاو بووە. خات و عایشە نەخۆشکەوت لە دڵتەنگیدا بەردەوام دەگیریا. پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم زۆر دڵتەنگ و نیگەران بوو و حیجدا نەدەبەزی لەو کاتەدا. ئەم ساتە زۆر سەخت بوو بۆ پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم، بۆیە لە مزگەوتدا ڕاوێژی بە سەحابەکان کرد. فەرمووی کێ بەرگری لە من دەکات لە کەسێک کە ئازاری خێزانەکەمی داوە، بوختانیان بە کەسێک کردووە کە سەحابەیەکە کەوا جگە لە باشە هیچی ترم لێ نەبیستووە. بۆیە خۆی پەروەردیگار لە دوای ئەمە وەحیدا دەبەزێنێتن پاکانەی داکمان عایشە بەیان دەکا لە سوورەتی نور لە ئاەتی 11 تاوەکو 20 ئەفەرمێ بێگومان ئەوانی بوختانەکەیان کرد کۆمەڵێکن لە ئێوە و مەزانن ئەم بوختانە خراپە بۆ ئێوە بەڵکو خێری بۆ ئێوە تێدایە، و ئەو کەسانی کە بوختانەکەشیان کرد 80 جەڵدیان لێ بدرێتن. بۆیە خات و عایشە ئەفەرمێ وەڵڵاهی قەت خۆم بە شایستە نەدەزانی کەوا خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆز باسی من بکاتن.